زانیار خەلیل دانیشتووی شاری کەلار یەکێکە لە میوزیک ژەنە دیارەکانی کەلار. لەگەڵ ئەوەی خاوەن پیشەی خۆیەتی، بەڵام موزیک بۆتە بەشێک لە ژیانمان. پامنێرمان شاخەوان محەممەد فیچەرێکی بۆ ئامادەکردوین با پێکەوە ببینین. ناوم زانیار خەلیل مەحموودە. لە ساڵی 1996 لە خانەخین لەدایک بووم و هەر لە مناڵیەوە خۆلیای مۆسیقام هەبووە و لە ناو کەشێکی هونەریدا گەورە بوومە، بەهۆی ئەوەی کە خاڵۆم عازفی سازە و لە ناو بنەماڵی ئێمەیە هەر ئەو مۆسیقا و هونەر هەر بوونی هەبووە. دایکم و باوکم زۆر پاڵپشتێکی باش بوون بۆ من و بۆ ئەوی شەونەرەکانم. لەو کاتەیە عازفی سازمە کرد پێشتر تا گەیشتمە ساڵی 2016 و توانیم بچم بۆ سلێمانی بۆ لای مامۆستا ئاکۆ عەزیز کە زۆر باش بوو بۆ من. خۆناغێکی تازە بوو، بە ئەکادمی فێری ڤایۆلین بووم. دانیشتووی شاری کەلارم و لەگەڵ چەند هاوڕێیەکە بەردەوامین لە ئیشی هونەری و گروپێکمان پێک هێناوە بە ناوی گروپی هونەری یاران. ئەو گروپە کار و چالاکی هونەری جیاواز دەکات، کاری میوزیک دەکات و ئێمە لە هەوڵێکداین بۆ ئەوەی کە بتوانین کاری جوانتر، کاری بە شێوازی تازەتر، بە میوزیکی ڕازاوەتر بتوانین خزمەت بکەین. و لێرەیە لە گەرمیانە هەواخوازێکی باشمان هەیە و خەڵکانێکی زۆر پشتیوانمانن. موزیک بەگشتی بۆ هەموو تاکێکی کۆمەڵگا پێویستە و ئێمە بۆیە خەریکی ئەوەین کە بتوانین زیاتر بڕۆینە ناو خەڵکەوە و ئیشی زیاتر بکەین، مناڵ بتوانین پەروەردە بکەین لە داهاتووە بە شێوازێک کە مێشکێکی ئارام، خاوەن ڕۆحێکی زۆر ئارام و باش بێت، چونکە مۆسیقا بەڕاستی هێمنکردنەوەیە بۆ ڕۆح و زۆر ئارام بوونە لە ناو کەشێکدا ئەژین، چونکە بەڕاستی زۆر سەختە و ئەو سەختیانەی کە تێپەڕیەوە بەسەر هەموو شارێکی کوردستانداوە، هەموو بەسەر تاک بە تاکی خەڵکی ئەم کۆمەڵگایە. ئێمە لەو ڕێوە دەتوانین ئەم خزمەتە بکەین بەم خەڵکە و بتوانین ڕۆژێک لە ڕۆژان لە داهاتوودا بەنگمان بگات نەک تەنیا بە کوردستان و بە گەرمیان، بەڵکو بگات بە هەموو جیهان.